ئاکام سارە بەیانیتان باش بەیانی وەکو باش. خۆت باست کرد دیارە ماوەی چەند ڕۆژێکە دۆخی ئێران ینی ناسە خامگیری پێوە دیارە لەگەڵ ئەوەشدا بازارەکانی هەرێمی کوردستان زیاتر پشت بە بەرهەمەکانی ئێران دەبستن بەڵام ماوەی چەند ساڵێکە وەزارەتی کشت و کاڵ و بەڕێوەبەرایەتی کشت و کاڵەکان لە پارێزگاکان پلانی تایبەت بەخۆیان هەیە بۆ ئەوی باز ئەو بەرهەمانەیە کە زیاتر لە پارێزگاکان ساغ دەبێتەوە و خواستی زیاتری لەسرە بە شێوەیەک پلانی کشت و کاڵیان هەیە یاخود هەفتەنامەی کشت و کاڵی ینی بە شێوەیەک ئەو ڕۆژمێری کشت و کاڵیە هەیە بۆ ئەوەی بازارەکانی هەرێمی کوردستان ئەو پێویستیانی هەیە پڕ بکرێتەوە جامن لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەرەوە بابەتە دەکەم وی بزانم چیان کردووە و لە ئێستادا نرخی سەوزۆمیوە ئەوانەی بە تایبەتی لە وڵاتی ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان چی کراوە هیچ کاریگەریەکی هەبوو یاخودنا هێمن سەید مراد لەگەڵم دەبێت بەڕێوەبەری کشت و کاڵی هەولێر کاک هێمن سلااوت دێبێ و بەیانیت باش پێم بڵێ ئەو دۆخی کە ئێستا لە ئێران هەیە کاریگەری لەسەر بەرهەمەکان کردو ئەوانەی کە لە ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان سپاس بۆم دەرفەتە ئەوەی بە دووادا چونمان کردبێ لە ڕۆژانی ڕابردووە ئەو ڕۆکەشکە جەختمان لەسەر بە دووادا چوونەکانی خۆمان کردەوە پشکنین و بە دووادا چونمان لەسەر ئەم نرخانەی بەرهەمەکانی ناو بازار کردەوە بەرهەمانەی کە ناوخۆ بەرهەم دەهێنرێت بە تێکرا بازار سەقامگیرە هیچ بەرزبوونەوەکی بەرچاو نەبووە کە کاریگەری لەسەر بازار هەبێت تەنها ئەوەی تێبینیمان کرد نرخی لیمۆ لە بەرزبوونەوە دابووە بابەتەکانی دیکە نرخەکان لە ئاسایی خۆی دانە و بەرهەمێنانی ناوخۆش سپاس بۆ خوا لە زیادبوونە لە تەواوی بەش و بەڕێوەبەرهەتیەکانی سنووری بەڕێوەبەرهەتی گشتیمان دۆخەکە ئاساییەوە هەناردەکردنی بەرهەمیش لە ئێستادا بەردەوامە بۆ شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراقی و لە دەرەوەی هەرێمی کوردستان و بازارکردنەکان بەردەوام کەواتە ئەگەر هەر کەسێک بە نمونە لە علوەی هەولێر نرخەکەی بەرز کردەوە بڵێ وڵا ئەوە لە ئێران بارودۆخەکە نەخوازراوە ئەوە ڕێکارێک دەگرنە بەربەرامبەریە ئێمە بەتووادا چوونی فراوانمان هەیە سەرچاوی بەرەمهێنانی ئەو وڵاتانەش هەماهەنگی کۆنتترۆل هەیە لەگەڵ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان واتە نرخەکی گشتگیرمان لەدەستە ئێمە هەر کاسبکارێک یاخود هەر کەسێک بیهەوێت لە پێناو بەرژەوەنی خۆی نرخی بەرهەمەکان بەرز بکاتەوە و ئالۆزی لە بازار دروست بکات و بەرزبوونەوەکە سەرچاوی نەگربێت بە هۆکارێک تەنها بەهۆی دەنگۆیەک یان خۆت بە پێشهاتەی سیاسی بیهەوێت بازار قۆڕ بکات ئێمە ڕێکاری سیاسی زۆر تون بەرامبەر ئەو خەڵکانە دەگرینە بەردووادا چوونیشمان لەسەر هەبووە بۆ بەرچاوڕوونی بەڕێزت تازەش بەدووادا چوونمان لەسەر دۆخی بازار کرد هەر شوێنێک هەر خاوەن پیشەیەک یاخود هەر بەرهەمهێنەرێک یان هەر کاسبکارێک لە نووسنگەکانی علوەی هەولێر هەوڵ بداتکەوە قۆڕخکاری بکات بە دڵنیاییەوە ئێمە ڕێکاری زۆر تۆن دەگرینە بەر چونکە ئێمە بەرژەوەندی هاوڵاتیان لەلای ئێمە خەتی سوورە لێ ناگەڕێن هیچ بارکورسی و بارگانێک لەسەر هاوڵاتیان دروست بێت دەست خۆش ئاکام سارا ئەوە جێبیز بوون ئەمە وتەکانی بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر بوو لەبارەی ئەو دەنگویانەی کە بڵاو بوونەوە کە نرخی سەوزۆمیەوە بە تایبەتی ئەو بابەتانەی کە لە وڵاتی ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان نرخەکەی بەرز بۆت وەکو میوانەکەم باسی کرد ئەوان بە بەردەوامی بەدواداچوون دەکەن و چاودێری بازارەکان و بە تایبەتی علوەش دەکەن هەر کەسێک نرخەکان بەرزکاتەوە ئەوە ڕێکاری یاسایی و ڕێکاری چۆن بەرامبەریان دەگیرێتە بەر بڕیار لە هەولێر